نزیکەی 2 ملیار کەس لە جیهاندا بەدەست قەڵەوی و زیادبوونی کێشەوە دەناڵێنن. ساڵانەش زیاتر لە 3 ملیۆن کەس بەهۆی گرفتە تەندروستیەکانی پەیوەست بە قەڵەویەوە گیان لەدەست دەدەن. بە گوێرەی دوایین هەڵسەنگاندنی پەیمانگەی تەندروستی سیاتلی سەر بە زانکۆی واشنگتنی ئەمریکا کە بە شێوەی راپۆرت لە گۆڤاری لانسیتی پزیشکی بڵاوکراوەتەوە، نزیکەی لە سەداسی دانیشتوانی جیهان کە دەکاتە 2 ملیار و 100 ملیۆن کەس دووچاری قەڵەوی یاخود زیادبوونی کێشهاتوون و ڕێژەی قەڵەوی لە وڵاتانی خۆرەڵات و ناوەڕاست و باکووری ئەفریقا و ئەمریکای ناوەند و دوورگەکانی زەریای هێمن و کاریبی گەیشتووەتە ئاستێکی چاوەڕوان نەکراو. هەروەها ڕێژەی قەڵەویش لە ئەمریکا کە دەوڵەمەندترین وڵاتە لە جیهاندا گەیشتووەتە لە سەدا 13. راپۆرتەکە کە لە نێوان ساڵانی 1970 بۆ 2013 ئامادەکراوە زانیاری لە 188 وڵاتەوە وەرگرتو ئەوە ئاشکرا دەکات کە زۆرترین ڕێژەی قەڵەوی لە ژناندا لە میسر و عەرەبستانی سعودیە و سوڵتاننشینی عومان و بەحرین و هەندۆراس تۆمارکراوە و لە پیاوانیشدا زۆرترین ڕێژەی قەڵەوی لە نیوزیلەندا و بەحرین و کوێت و عەرەبستانی سعودیە و ئەمریکا بوونی هەیە. راپۆرتەکە خەڵەوی بە گرفتێکی ئاڵۆز دادەنێت و هۆکارەکەشی دەگەڕێنێتەوە بۆ هەرزانی ژەمەخێراکان کە ڕێژەیەکی زۆر لە چەوری و شەکر و ئەو جۆرە خوێنەی تێدایە کە کالۆری زۆر لە خۆ دەگرێت لەگەڵ شێوازی ژیانی سەردەمیانە بەتایبەت کەمی جەولە و وەرزش نەکردن. بە پێی دوایین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهان، قەڵەوی و زیادبوونی کێش هۆکاری سەرەکین بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و جەڵدە و شەکرە و هەندێک لە جۆرەکانی شێرپەنجە.